دگل دوربونا نافبرا سلیمانی و امریکا و تاوی جیاوازی و ناکوکین سیاسی کردن امریکا لواشنطن پایتخت کمبون داکو ریک خر و یک جدا مزرینر سرکی انتفگرا گوران نو شیروان مصطفى ببیر بینن. یکم تجبم اوکو شرعیت خو هبو وکو کسای کو دجی دیکتاتوریا صدام حسین یا کو ام همی گهاندن هب وی دارشتنا سرهلدانا کردان یا سال 1991 گر کو هیچ هرمین بیفرین بین دا مزراندن اوه گلک آزادی جبو هرما کردستانه پیدا کرد. ده تمنوی سیاسی دا نوشیروان مصطفى رشد بول سر دولتکا کردی. لهشتاکانه که نوشیروان مصطفى چاو پیکوتنیشی لگر رادیوی منطقه کارلو کرد. لو چاو پیکوتنه دا باسی اوی کرد که کردستان به بدولتیشی سر بخو. او بو هرشکی زور کرای سری للاین چند حزبی شوفینی عربیه و که اما اوی عراق پارچه پارچه کاتو هرشکی زور ناروایان کرده سری. پشتی کوچا داوی یا نوشیروان مصطفى پاشا روژا گوران وی چه با؟ اما پیمان وای ماتمینیا جانی لدایبونی آسویکی رونه هم بو بزرگنوی گوران هم بو آواتی لمیجنی گله کمان پیم وای اما کو بزرگنوی گوران هنگاوی کی باشتر برو پیش و روین و کاک نوشیروانیش لماوی رابردو تا راس ناساق بو بلام زۆر کاری وردی بۆ ئێمە بەجێهێشتووە کە لە دوای خۆی بتوانین ئەم بزوتنەوەی بەرەو سەرکەوتن بگەێنین. گەلێک چاودێرن سیاسی باوەرن کو divê bi zûtirîn dem cihê Newşîrwan Mustapha bête dagirtin. Gelo ev yek wê di demekê nêzik da bi cî bêt? زانیارانی کە من هەمە ماوەیەکی زیاترێکە بزوتنەوەی گۆڕانکاری لەسەر جێگرەوەی کاک نەوشیروان کردووە پێم وایە لە دوای کۆتایی هاتنی پرسەکە بزوتنەوەی گۆڕان لە کۆنگرێکی ڕۆژنامەگەریدا جێگەرەوەیکی دیاریکراو بۆ شوێنی کاک نەوشیروان دیاریەکات. دووری سیاسەتê dost û xizmên Newşîrwan Mustapha بۆ dengê Amerîka behsê bîranînên xwe diger wê dikin. وەک ئەزمموی تاکە کەسی خۆم لەگەڵ نەمر نەوشیروان مستەفا ساڵی 2004 بوو پێم وایە چاوپێکەوتنێکمان هەبوو ئەو کات ئێمە گواریم هاباتمان لە ڕۆژهەڵات دەردەکرد بۆم دێنا گوارم بۆ دێنا کتێبم بۆ دێنا پەیوەندیمان هەبوو پێم وابێت لە شوێنێک بوو بنێوی ناجی عەلی یا عەلی ناجی نازانم لە سلێمانی چوم چاوپێکەوتن پێکەوت کە یەکەم جار دیتم نەخۆش بوو پێم وایە کارجی خوار بوو مەسموم بوو ژاراوی بوو سێڕۆمێکی بەدەستەوە بوو پاتۆڵێک و کراسێکی دەبەر پێم سیر بوو کەسی دووەمی یەکێتی نیشتمانی ئەوسا با بڵێن گۆران ساز نەبوو ئاوە بە شێوەیەکی خاکەڕایی و بە شێوەیەکی با بڵم سەرکردەیەکی خەڵکی و خاچی کە دیتم من یەکێ بووم لەو پێشمەگە دیێرینانی کە لەگەڵ زیاتر جەنابی کاک نەوشیروانە لە ساڵی 1970 و 1970 لە سەرکردایەتی لە ناو زەمەزەڵێ لەگەڵیا بووم دیار بۆ پیاوە هەر لەو کاتانەوە کەسێکی سادە و خۆشەویست بوو لە ناو هێزی پێشمەگە و جەماوەرە زۆر بەداخەوە حەزم کردم مردنای ئەمڕۆ ڕێم نەدیایە کاک نەوشیروان هی هەموو کورد بوو هیوادارم هاوڕێکانی برادەرەکانی لەسەر ڕێبازەکەی بەردەوام بن من بۆ خۆم کاک نەوشیروان زۆر خۆشەویست هەموو جارێک کاڕۆژمەوە بایە سەرم بایە لە 2015 پێم وت کاک نەوشیروان ئەگەر لە خۆ بێ با هیچی لێ نەیە وتی بۆ من لە کاکە زیاترم هەموو ئەمرین ئێوە خۆش بن ئێوە گەنجەکان ماوە قەدەوەم لەبیر ناچێتەوە خۆشەویستی هەمووان بوو جێگای باشتە ئینشاءڵڵا و قەت نامرێ نەمرە. Du mehan piştî hevjîna xwe Newşîrwan Mustapha di temenê 73 salî da piştî demekê dirêj digel nexweşiyê koça dawî kir. Ravîn Doskî, Dengê Amerîka.